مەکە بێگۆمان پیرۆزە لە کێ گوتی کوردستان نەپیرۆزە ئەو مەکەی گۆ پیرۆز بووە بنەسی قورئان هەمان کات دە نەسی قورئان هەیە گۆ کوردستانجی پیرۆزە دەمێ گۆ ئینسان خودانی وجدان بێ خودانی ضەمیرەک بێ قورئانی پیرۆز بخوێنێ چاوە داخوازی پێخەمبەرێکی منە حەزرەتی نوح دەمێ گۆل ئەو گەمیە سوار بووە دوعا دکێ دەبێ وەقل ڕەبی ئەنزلنی مەنزیلە مبارەکەن وأنت خير المنزلين. عقیدەکە نەدۆڕێنی خاک لای ئێمە بەڕێزە بەس پیرۆز نییە. خاک لای ئێمە دایکی دووەمە بەس لەژێر قاچمانە لەسەر سەرمان نییە. هەر کاتێک دینەکەمان پێویستی پێمان بوو ئەرزی بۆ بەجێبێڵین ئەرز پیرۆزی بە خەڵکەکانێوەیەتی ئەرزێ تاوانی لەسەرکرا ئەرزی پیرۆزی نامێنێت. لەبەرەوە نیشتیمان لای ئێمە هی ئەوە نییە خوێنی گەنجی بۆ بڕژم دین هی ئەوەیە خوێنی بۆ بڕژم چونکە من لەو خاکە دروست بووم ئەو مەعدەنەکانی خۆڵ و تۆزی تایە هەتا وەکو بەم هەموو مەسانیع و مەعمەلەیە تێپەڕێەوە هەتا وەکو ئەم ئینسان و گەنجە جوانەی لێ دروست بووە ئەم هەموو پێکاتی تۆ و خاکەکەی تایە بەڵام ئەم لە خاکەکە بەنرخترە چکە خاکەکە کەرەسەی خاوە ئەم پێک هاتە و مەسنەعەکە دروستی کردووە کەواتە ناکرێت ئەمە بکەی بە قوربانی ئەو بەڵام ئەمە ئەکرێت بە قوربانی شتێ لە خۆی گەورەتر بێ کە دینەکەیەتی کە پەیامەکەیەتی بڵین سەر لە پێشی پێ دەبێ لەم ڕێگەدانەی ئەوەلا ئەبێ سەر لە ڕێگەی ئەم ئیشەیە دابنی پێشەوەی قاچە دابنی ئامادەیمان تایە هەمومان چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەکەی بەجێهێشت بۆ لای خوا بەڵام مەکە شوێنی یاری و شوێنی شوانی و شوێنی لەدایکبوون و شوێنی زیکرەیات و هەموو شتێکی پێغەمبەری خوا لە مەکەیا بوو فەرمی والله إنك لأحب أرض الله إلي وأحب أرض الله إلى الله ولولا أن المشركين أخرجوني منك ما خرجت أبدا والله تبرسترين أرزي للاي خوا مكة بيروسترا يان كردستان مكة بيروسترا يان كردستان چەند کەس کوردستانی لە مەکە پێ پیرۆسە با دەست بەرزکاتەوە چەند کەس مەکەی لە کوردستان پێ پیرۆسە با دەست بەرزکاتەوە ئەوە پێغەمبەرە مەکە بەجێ ئەهێڵێ دەستان خۆش بێ هەموو ئەو دەستانە ئینشاءڵڵا دەستی باش بن دەنگدانی باش بن پێغەمبەری خوایە مەکە بەجێ ئەهێڵێ بۆ شوێنێک کە خوای لێ ئەپەرسترێ هەر کاتێ دین و عەقیدەکەت کەوتە مەترسیەوە خاک قودسیەتی نامێنێ میلەت قودسیەتی نامێنێ نەتەوە و زمان قودسیەتی نامێنێ کوردایەتی قودسیەتی نامێنێ ئەبێ هەموو شتێ بەجێ بێڵی لە پێناوی دینەکەتە ئێمە یەک شتمان هەیە کە شانازی پێوە بکەین دینەکەمانە دینەکەشمان نەما ئەبین بە جۆرێک لەو ئاژەڵ و حەیوانانەی کە ئێستاکە نەعەلەوەڕێ هیچمان لەوانە زیاتر نییە لەبەرەوە عیزەتان بە دینەکەتانەوە هەبێ هەر کاتێکی شتێکتان لێ داواکرا بۆ دینەکەتان لە پێناوی خوایە بڵێ ئین الله معنا